یەکێکی تر لەوانەی کە هەمان شێوە لەناو مزگەوتە حرامە ئەنجامی بدەی بریتە لە تفکردنە مزگەوت یاخود تفکردنە و جێگایانەی کە لەناو مزگەوتە هی تفتێکردن نین. سەبۆ نمونە شوێنی دەستنوێژەکەی تەوالێتەکانی هەندێک جێگای ئاساییە تۆ دەم و لوتت پاکەیتەوە تایە قورگت پاکەیتەوە تایە تفی تێ بکەی ئەمانە جێگای خۆی خۆپاکردنەوەیە. بەڵام غەیری ئەو جێگایانە دروست نییە بەڵغەم و تف هەڵێتە ناو مزگەوتەوە. تەنانەت ئەعلە و ڕێگاوبانەش کە ڕێگاوبانی خەڵکیە. جاری وایە تۆ پڕیەکەی لە بەڵغەم ئینسان هەیە نعلی لە پیایە ئەچێ بە پەنجەکانی قاچیەوە یەتە ناو مزگەوتەوە لەوانەیە ئاگاشی لە خۆی نەببێنە سەر فەرشەکانیش. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ تفێکی کرد لە مزگەوتا کەفارەتەکەی چییە؟ دەفنوها ئیلا کەفارەتەکەی ئەوەیە پاشی کاتەوە. ئەوسا دەفن بوو دەفن چی بوو؟ لەسەر خۆڵ بوو بیکا بەژێر خۆڵی ترەوە و دیاری نەهێڵێ بەڵام ێستا فەرشە ێستا کۆنکرێتە کاشیە کەفارەتەکەی ئەوەیە پاشی کەیتەوە. ئیگنا وەکو تاوان لەسەر ئەمێنێتەوە. لە فەرمودەیەکی ترا فەرمێ تەواوی گوناهەکانیان پیشان نام بچووکترین تا گەورەترین تەنانەت بینیم ئینسانێک تفێک بکاتە مزگەوتیشەوە گوناه هەیە. بۆیە هەوڵ بدە بزانە لەکوێ تفەکەی لە مزگەوتە و بزانە لەکوێ خۆت پاکەکەیتەوە.